کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشە کارژێڕەکانی تر جگە لە کارژێڕی کار بەزان کۆڵایەن پارالێل ئێواران چەندیان وەرگرتووە. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێوەبەرایەتی تۆماری گشتی و هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی بەڕێزی بۆ باسکردنی ئەو بەشە کارژێڕیانەی تر جگە لە کارژێڕی کار کە لە کۆلێژەکانی بەڕێوەبردن و ئابووری هەن تاوەکو بزانن بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندی وەرگرتووە بۆ ساڵی خوێندنی 2021-2022. خۆشەویستانم، ئەم ڤیددیۆیەمان کەمێک تایبەتە لەبەرەوەی چەند بەشێک لە خۆ ئەگرێت. بەشی بازارگەری نێودەوڵەتی و زمان، بەشی کارژێڕی دەستگا گەشتیاریەکان وا چەند بەشێکی تر کە هەر هەمویان بەشە کارژێڕەکانن بەڵام تایبەتمەندن. جیاوازیان لەگەڵ کارژێڕی کار بریتیە لەوەی کارژێڕی کار گشتگیرە لە هەر شوێنێک بەڕێوەبردن هەبێ ئەتوانن ئیشی تیا بکەن، بەڵام ئەم بەشانە زیاتر تایبەتمەندن. بۆ نمونە بەڕێبەری با بڵێن کارژێڕی گەشت و گوزار، ئەوە تایبەتە بە بابەتە گەشت و گوزاریەکان. هەروەها بازارگەری نێودەوڵەتی و زمان بەشێکی کارژێڕیە بۆ بەڕێوەبردنی بزنس لە ناو بازارەکانە و بەشەکانی دیکەش بە هەمان شێوە تایبەتمەندن. خۆشەویستانم، ئێمە لەم ڤیددیۆیەدا بۆتان باسەکەین کەمترین کۆنمری وەرگیراو بە زانکۆڵاین پارالێل ئێواران بۆ ئەم بەشانە چەندە تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن سوود لە کۆنمرەکان وەربگرن و هەڵبژاردنەکانتان نزیک بێت لە ئەو بابەتانەی کە ئەتانەوێ هەڵی بژێرن. ئێوەش بۆ ئەوی بزانن کەمترین کۆنمرەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چۆنە تا کۆتایی ڤیددیۆ بینەرمان بن. لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵی ئاسۆی زانکۆ لە یاد مەکەن و هەروەها شێریکەن بۆ هاوڕێکانتان بۆ ئەوەی ئەوانیش بتوانن بەشدار بن لە کەناڵی ئاسۆی زانکۆ و پرسیارەکانیان بگەێنن تاوەکو ورتترین و پخۆترین وەڵام وەربگرن. لە ئینستاگرامیش بە هەمان ناونیشان ئێمە لە خزمەتتانین، ئێوەش فۆڵۆمان بکەن، سەرکەوتوو بن.